پلانی قەدەغەی هاتوچۆ لە شاری ڕانیا سەرکەوتوانە جێبەجێ دەکرێت. لە چەندین شوێنی جیاجیا هێزەمنیەکان بازگەیان داناوە. تەنها ئەوانە ڕێگەیان پێدەدرێ هاتوچۆ بکەن کارکی ڕۆژانەیان هەیە. قایمی قەزای ڕانیا بە شێوەی بەردەوام هێزەمنیەکان بەسەر دەکاتەوە. سوپاسی ماندووبوونی هێزەکانی ناوخۆ ئاسایش دەکات کە شەو ڕۆژ لارکی بەردەوامدان. عەمید حەسەن سوارە بەڕێبەری هاتوچۆی ڕاپەڕین ڕێنمایی پێویست دەدات. چاودێری هەموو شوێنێک دەکەن مانەوە لە ناو ماڵدا تا کە داواکاری سەرپەرشتیارانی سەرکەوتنی پلانی ئەمنی شارن. دیارە ئێمە دوای ئەوەی لە بەیانی ژمارە 24 وەزارەتی ناوخۆ دەرچوو کۆبوونەوەیەک لە ئیدارەی ڕاپەڕین بە سەرپەرشتی بەڕێز سەرپەرشتیار ئیدارەی ڕاپەڕین و جێگیری سەرپەرشتیار و هەردوو قایمقەمی تەواوی هێزە ئەمنیەکان کۆبوونەوەیەکمان ئەنجامدا بە مەبەستی جێبەجێکردنی سەرجەم ڕگەکانی بەیانی ژمارە 24 بۆ ماوەی ئەو 48 ساعتە و ئێمە لە دوێنەوە ساعت 12ەوە دەستمان بە جێبەجێکردنی بڕیارەکە کردووە وەکو خۆی جێبەجێ کراوە و ئێمە ئەمڕۆ لە بەیانیەوە لەگەڵ سەرجەم هێزە ئەمنیەکان سەردانی بازگەکانمان کردووە. بەڵام لە بەیانی ژمارە 24 داهاتووە کە بەنسبەت موچەوە نابێ ڕێگری بکرێ. ئەمڕۆ ئێمە بڕاستی گرفتێکمان هەبووە دابشکردنی موچەی چاودێری کۆمەڵایەتی بووە کە ژمارەکەشیان زۆرە نزیکی 4500 هەوڵمان داوە میکانیزمێک دۆزینەوە کە ئەو قەرەباڵغێ دروست نەکرێ بەڵام هەرێکەی لە شوێنێک و لە هەیە لە گوندەکانەوە دێ هەیە لە ناحیەکانەوە دێ بەڵام بە شێوێکی گشتی هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانن و ئێمە هەموو ئەو ئیجراعاتانی کە کردومانە بەڕاستی لە پێناو تەندروستی و پاراستنی تەندروستی هاوڵاتیانە و من لێرەشەوە جارێکی کە سوپاسی دانیشتوانی سنووری ئیداری ڕاپەڕین دەکەین کە هاوکاری هێزە ئەمنیەکان و دەستگا ئەمنیەکان بوون. توانین بڵێن سوپاسی سنووری ئیداری ڕاپەڕین دەکەین لە خەڵکێکی زۆر باش پابندە تەنانەت ئەو ڕێگا ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتی ناوخۆ هاتووە بە جۆری ئەو ڕێنمانە هاتوچۆ هەیە لەناکە هاتوچۆیەکە لە سنووری ئیداری ڕاپەڕین زۆر باشی بەڕێوە چووە و هاوڵاتیان و شوفێران و دام و دەستگاکانی دەوڵەت زۆر پشتیوانمانن. بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین ئەنجامی 250 پشکنینی سنوورەکەی ڕاگەیاند. سەرجەمیان نێگەتیڤ بوون. دکتۆر هیوا مەحموود ئاماژەی بەوەشدا ئەو هاوڵاتیەی ناحی سەنگەسەر کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو دوایین پشکنینی بۆ کراوە و ئەنجامەکەی نێگەتیڤە و دەگەڕێندرێتەوە ماڵەوە. ئێمە ڕۆژ لە پێرێ ئێمە کۆمەڵێک سامپڵ کە ژمارەیان 270 سامپڵ بوو لە هەردوو سنووری پشدەر و بتوێن ئەو سامپڵانەمان وەرگرتووە. ئێمە ئەو سامپڵانەمان کە بریتیبوون لە کۆمەڵێک لەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی وڵاتەوە هاتبوونەوە لەگەڵ کۆمەڵێک لە ڕۆژنامەنووس و هەندێک لە کارمەندانی تەندروستی و هەندێک لەو هاوڵاتی بەڕێزانەی کە لە کەرەنتینەکاندان